یەکێکی لەو هەڵانەی کە بەڕاستی ئەکرێت بەتایبەت لەلایەن خوشکانەوە خوشکانی بەڕێزەوە لە سەیرانگاکانە یان لە مزگەوتەکانە مزگەوتی ئافرەتان بێ یان لە هەندێک شوێنە ئەوەی کە ئافرەت ڕاتە ناوی بەڕاستی دایبی مناڵ فڕە ئەدەن یعنی حقیقەتەوە هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە ئەوە خەڵقی زیلی دەکاتەوە خەڵک بەڕاستی وەزعی خەڵک تێک ئەدا باشتر وایە دائیمەن ئینسان لە هەندی لەو شوێنانە علاقەیەکی ڕەشی پێ بێ و تا ئەگاتە شوێنێک کە شوێنی فرێدانی خۆڵ و خاشاکە لەو شوێنە داینە چونکە بەڕاستی هیچ کەسێک ئەوە ئیماندار ئەمری پێ نەکراوە التزام بە پاکێتیەوە بکە رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ الطهور شطر الإيمان ئەفەرمێ پاکێتی نیوەی ئیمانە پاکێتی نیوەی ئیمانە يعني معقول نییە ئافرەتی مسلمان کە ئەم حەدیثەی بیست بێت وحدەیەها نصوصی تر لە قورئان و لە حەدیثیش إن الله يحب المتطهرين يعني دەیەها نصوص لە قورئان و لە حەدیث لەگەڵەوەیش ئافرەتی مسلمان پاک نەبێت يعني مستحيل مشتە نابێت لە 92 کاتێ لە جەزائیر انتخابات یەکرا ئیترەوە بۆ خیانەتیان لە مسلمانان کرد و لەوێ ڕۆژێکیان ئافرەتان بڕیاریاندا بڕۆنە سەر جادە مزاهرەیان کرد 1 ملیۆن ئافرەت لە پایتەختی جەزائیر کە هەر پایتەختەکەشە ناوی جەزائیرە 1 ملیۆن ئافرەت دەچوە سەر جادە 1 ملیۆن ئەم ملیۆن ئافرەتە کە دەچونە سەر جادە هەر لە چێشتەنگاوە حتا نزیکی مەغریب یعنی دوای عەسر ئەوان لەسەر شەقامەکانی پایتەختی جەزائیرمانەوە دوای ئەوە کە شوێنەکەیان چۆڵ کرد ئەوەی کە بووە جێی سەرسوڕمانی هەموو جیهان لەو سەردەما من لەبیرم تێ لە 92 ئەو شوێنیان بەجێ هێڵا بە پاکی یعنی کە ئەنەه پاکراوەتەوە ئەگەر پێشووتریش عیبێکی وایە یان پیسێکی پێوە بواە لە شارەوانی کەم تەرخەمی کردبێ ئەوشیان هەڵگرتووە چەند مهمە تۆ نان خواردنی نیمەڕۆ بکرێتە ئەوێ مناڵ بەو حاڵەتە یعنی زۆر گرنگە ئێمە ببین بە نمونەی جوانی ئەم ئیسلامە بەڕاستی